ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە مەحکومکردنی حوکمی سەر لە نوێی لە سێدارەدان بۆ چالاکوانی کرێکاری شەریفە محەممەدی. ڕۆژی پێنجشەممە 25 ڕێبەندان شەریفە محەممەدی چالاکوانی کرێکاری زیندانی لە زیندانی لاکانی ڕاشت دوایەوەی حوکمی لە سێدارەدانی لەلایەن دادگای باڵای دادوەری ئێرانەوە ڕەت کرایەوە، دووبارە لەلایەن دادگای ڕژیمەوە لەم شارە سەر لە نوێ حوکمی لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە. شەریفە محەممەدی مانگی سەرماوەزی ساڵی ڕابردوو دەست بەسەر کرا و تۆمەتی بێبنەمای ئەندامەتی لە کۆمەڵەیان بۆ هەڵبەست. ئەم چالاکوانە کرێکاریە تا ساڵی 1392 هەتاوی لە ڕێکخراوی کرێکاری سربەخۆی کۆمیتەی هەماهەنگی بۆ یارمەتیدان بە پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکاندا چالاکی کردووە. بەڵام کۆمیتەی هەماهەنگی بۆ یارمەتیدان بە پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان ڕێکخراوەیەکی نافەرمی بوو کە بە ئاشکرا کار و چالاکی دەکرد و ئەندامەکانی بە پێی ئامانجی دیاری کراو لە پەیڕەوی ناوخۆدا کە بریتین لە پاراستنی ماف و بەرژەوەندیەکانی کرێکاران و موچەخۆرانی ستەم لێکراو و باشترکردنی دۆخی ژیان و گوزەرانیان، بەدەستهێنانی ئازادیە دموکراتیکیەکان، یەکسانی مافی ژنان و پیاوان، هەڵوەشاندنەوەی کاری منداڵان و بە فەرمی ناسینی مافە مرۆییەکانیان و سەرنجام ڕیشەکێشکردنی سەرجەم نایەکسانیە مرۆییەکان و چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ چالاکیان کردووە. لە کاتی ڕاگەیاندنی پێکهاتنی کۆمیتەی هەماهەنگی لە بەهاری ساڵی 1384 هەتاویەوە تا دواکۆبوونەوەی لە بەهاری ساڵی 91 هەتاویدا دەیان ئەندامی ئەم ڕێکخراوەیان دەست بەسەر و دادگای کردووە، بەڵام هیچ دادگایەک بەڵگەیەکی سەلمێنەری پەیوەندی کۆمیتەی هەماهەنگی بە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانی نەخستەتە ڕوو و تەنیا لە زمرەی ئەو تۆمەتانە بووە کە لەلایەن لێکۆڵەرەوانی ئیتلاعاتەوە بە مەبەستی گوشار و پەروەندەسازی بۆ سەر ئەندامانی دەست بەسەرکراو بەکارهێنراوە. ئێمە دەرکردنی سەر لە نوێی ئەم حکومە دژە مرۆییە بە توندی سەرکۆنە دەکەین و داوا لە سەرجەم ڕێکخراوە کرێکاریەکانی نێودەوڵەتی، سۆسیالیست، چەپ و پێشکەوتن خوازەکانی جیهان دەکەین کە هاوڕێ لەگەڵ ڕێکخراوە کرێکاریەکان و سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئازادیخوازی ئێران بە هەموو تواناوە دژی ئەم حکومە ناعادڵانەیە هەنگاو بنێن. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکەوتی 29 ڕێبەندانی 1403 هەتاوی